Eu peguei natijana kalimoza duara. Benim altın zorunda değil. Parayı ne kışma? از ذات لکاره هنگه بگم یکی سال او یه پار من ناوم ڕێبوار ڕەسوڵ عەزیزە لە دایکبووی شاری سلێمانیم لەگەڵ ڕیسە شەقام لە دەی 1970 و ئێستاشە لە شاری سلێمانیدا ئەنیشم هەر لە مناڵیەوە لە دایکبوونمەوە نابینا بووم کە سوکارم زۆر با بڵین لەگەڵ ما بە کوردەکەی نازیان هەڵگرتووم باوکو و دایکم بە تایبەتی چکە من ئێمە 5 برا و 2 خوشینیا خوشکم تەنها لە خۆم گەورەترە ئەو کاتێک کە مناڵ بووم لە 1970 و 1970 و 1976 هەمیشە لە 5-6 ساڵەوە باوەڕتانەبێ گوێم لە بەرنامە ڕۆشنبیری شتەکان ئەگرت کەمال ڕەوفوان بەرنامەی ڕۆشنبیریان پێشکەشەکرد من گوێم لێ ئەگرت چێژم لێ ئەبینی ئەوکو چۆن بڵی مێشکم وردە وردە ئەکتەی نەئەگەیشتم ئاڵێن چی بەڵام چێژێکم لێ ئەبینی من 4 مناڵی نابینان بەخێو کردووە یەکێکیانم 3 ساڵ بوو قەزابەڵای ئێوەی برد ئێستا سیانم ماوە تارا و توانا و ڕێبوار هەستم پێ نەکرد من کچەکە عیبی نەبوو هەستم بە کوڕەکەش نەکرد هەتاکو تقریبەن 6 مانگ هەستم پێ نەکرد بەخوا باوکیشیان لێرە نەبوو هەر خۆم بوو خۆم دایکیشیان بووم باوکیشیان بوو بەس هەستمە کرد شتی نەئاگر بەدەستیەوە و ئەم لاولای نەئەکرد و منیش چوزانم بردمان بەلای دکتۆر دکتۆرەکە فەحسی کرد و وتی باشە تۆزە دەمارەکانی زەعیفە هاتینەوە بۆ ماڵە یعنی عیلاجی بۆ نووسی عیلاجەکانمان بەکارهێنا هەتاکو مانگێتی دوای مانگێ بۆم بێنەرەوە دوای مانگەکە بردمانەوە بۆ دکتۆرەکە فەحسی کردەوە وتی بەخوا دەمارەکانی چاوی زەعیفە ئیتر هەر وەکو شتێ دەستی پێکردین دکتۆرەکە ئەیزانی کە وەزعەکەی ئاوایە وەڵای تر وازمان لێهێنا ئیتجا بۆ شێخ و ئەنجا بۆ ئەملا ئەنجا بۆ ئەولای تر شوێن نەما نەیبێ وەڵا دوای ئەوە ئەنجا بردمانن بۆ خاریج هەرسێکیان بۆ بەریتانیا ئیتر زۆر شوێنمان پێکردن هەر فایدەی نەبوو ئەنجا دکتۆرەکانی بەریتانیا پیان وتی زۆر ئامۆزا هەیە ئەخر پیاوەکەم ئامۆزای باوکمە وتی زۆر ئامۆزا هەیە ئاوا مناڵیان نوقسانە بێت هەر لە مناڵیەوە جۆم کرایەوە بە گۆرانەکانی بە تایبەتی تیپ مۆسیقی سلێمانی لە 5-6 ساڵیە ئەو کاتەش لە هەفتاکان ئەتوانم بڵێم بواری هونەری و ڕۆشنبیری بە شێوکی گشتی لە لووتکا بوو کە شریتێکی تیپ مۆسیقی سلێمانی دەرەچوو کاسێتێکیان دەرەچوو من جۆم لێگرت تەنانەت مۆسیقا و دەنگەکەشی بەدەم گۆرانی بێژەکان کۆرسەکان تەنانەت کۆرسە کچەکان باس و تینۆر و ئەمانە کە جۆرەکانی دەنگن هەموویم لەگەڵیا ئەوتەوە بە دەنگی خۆی کۆرسەکان دەنگم بۆ گڕەکرد پیاوەکان کۆرسە کچەکان دەنگم بۆ ناسکە کرد لەگەڵی هەمووتن مۆسیقاکە بەدەم لێمایەوە تەنانەت بڕا بکەم پزیکاتوی کەمانچەکانم بەدەنگ لێایەوانێ ئەوەندە عاشقی هونەری کوردی و مۆسیقا بووم ئەوەندە حەزم لە گۆرانەکانی مۆسیقی سلێمانی و باوەڕتان هەبێت سۆڵۆی کەمانچەکانی مۆسیقاشەنەکان مەناسیەوە ئەمە مامۆستا ئەنوەر قەراخیە ئەمە مامۆستا خالی سەرکارە بە زۆر ئەوانم ئەناسیەوانێ
دواتر لە ساڵی هەشتا پیان وتین پەیمانگایەک هەیە بە ناوی پەیمانگای ڕووناچی بۆ نابینایان لە هەولێرە کە چوومە ئەوێ لە پۆلیەکی ابتیدایی وەرگیرام سەرەتایی ئەو کاتە وەرگیرام لەبەرەوەی پێشتر قوتابخانە و شت نەبوو بە نابینا دیارە لە تەمەنی 10 بۆ 11 ساڵی من لە قۆناغی یەکی سەرەتایی بووم. ئەمەنەم ئارەزوو لە خوێندنەکە بوو زۆر بەباشی توانیم بە نیو ساڵ پۆلیە ببڕم. من نیوەی ساڵ چووم تا سەری ساڵ پۆلی یەکی سەرەتاییم بڕی لەگەڵ برادەرانی تری نابینا و کۆمەڵی هاوڕۆ دۆست و ئەمانە ئیتر یەکمان ناسی و یەکمان کرد زمانم کرایەوە جۆم کرایەوە با بڵین چاوم کرایەوە دڵم کرایەوە ڕۆشنبیر بووم ئەتوانم بڵێم یەکەم ڕۆژم چوونم بۆ پەیمانگای نابینایان بۆ هەولێر ڕۆژێکی تری لەدایک بوون بوو ئیتر لەوێ دەستم کرد بە خوێندن و زانیم سەرکەوتوم و پۆلەکانم ئەبڕی دیارە خوێندنی ئەمەش هەر خوێندنی ئاساییە پرۆگرامی خوێندنی ئاساییە وە قوتابخانەکانی تر بەڵام نووسینەکانی ئێمە بە برایلە نووسینی زبری پێڵێن نووسینی سپیان نووسینی زبری پێڵەن بەدەست شتەکانە خوێنینەوانێ ئەو کاتە زمانی عەرەبی و ئینگلیزی هەبوو بۆیە خوێندنمان بە عەرەبی بوو ئێمە من خوێندنی قوتابخانەم لە سەرەتاوە بە عەرەبی بوو توانیم لەوێ با بڵین سەرەتایی تەواو بکەم بەڵام هەر لە ساڵی هەشتا بە بۆنەی کردنەوەی پەیمانگای نابینایانەوە لە هەولێر ساڵیش تێپەڕی بەسەریا لەگەڵ پەیمانگایەکی هیوا بۆ نابستان ساڵێ بەسەرکردنەوەیانە تێپەڕی وتیان ئاهەنگە ژێڕین زین چێ گۆرانی ئەڵێ و ئەمانە لە هۆڵی ڕۆشنبیری هەولێر ئەو کاتە ئیتر چۆنە بێجلی کوردی و کڵاششتم کڕی چووم لە گۆرانێکیان بۆ دانام گۆرانیەکە ئاوازێکی فۆلکلۆر بوو وتمەوە کاتە لە ساڵی هەشتا مانگی 5 بوو هۆنراوی گۆرانیەکە بۆ نمونەوە بوو ئەو کوردەڕۆیی تەنها ماوم دیمەنی نەخشە لە چاوم شتێکی وا بوو زۆر بیرم نەماوە پرۆفەمان کرد و ترکە مۆسیقامە بینی و مۆسیقیان بۆ لیام و گۆرانی مەود خۆم لە ئەو پەڕی شادمانی و یعنی جێگەکەی خۆم بە جێگەی شانە ئایا ئەو کاتە کە خۆمە بینی مۆسیقام بۆ لێن و پرۆڤاکەم و ئەم هەموو مامۆستا گەورەی یەن مۆسیقا بۆ من لێنومانە ئیتر زۆرم حەز لە مۆسیقا بوو مامۆستا ڕەشبەر حەسەن بوو وابزانم کەمانچەی پیشاندام وتی ئەمە کەمانچەیە ئەمە لاشەکەیەتی ئەمە فینگەری پێڵن ئەمە کلیلەکانە ئەمە با بڵین پردی ڕایەڵی ژێیەکانە و ئەمە چەند ئاگەیەوە ئەمە ئەوانەیە هەمووی پێوتم ئەوەنی تر حەزم چووە سەر کەمانچە کە ڕاستە خۆ جۆم لە دەنگێتی و دەستی لێ ئەیەم و مۆسیقام بۆ لێن تەلەڤیزیۆن و تەجیل لەکوێ و ئەوەی کە لە بەردەمایە لەکوێ ئەوەنەی تر حەزم لێ کرد دوای ئەوە بە بەڕێبەرم وتمان حەزم لە مۆسیقای مامۆسای مۆسیقامانێ من یەکێکم لەوانی کە زۆر هین بووم ئەچوومە لای بەڕێوەبەری قوتابخانەکەمان پێم وت پەیوەندیان کرد بە بەغاوە بەغا پەیمانگای ڕووناچی نابینایی لێنوتیان کاکە لە پرۆگرامی خوێندنا مۆسیقا هەیە ئەمانە چۆن مامۆسای مۆسیقایان نییە ئامێری مۆسیقایان بۆ کڕین و لە سەرەتا مامۆستا شێرزاد محەممەد حوسێن شێرزاد سەرسپی پێڵەن یادی بەخێر کە بەڕاستی قەرزاری ئەویشم زۆر چکە یەکەم کەس ئەو بۆ فێربوونی مۆسیقا ئەو کەمانچەیە دەستم یەکەم ڕۆژ کە دەستم مایە کەمانچە ڕۆژی 22/2/1982 بوو وا بزانم ڕێکەوتی ڕۆژی دووشەمەش بوو ئەگەر بە هەڵە نەچووبم 8:30 بەیانی بوو لە هۆڵی فێربوونی مۆسیقا دانیشتم لەسەر کورسێک کە کەمانچەم کرد بە دەستمەوانی بۆ فێربوون کەمانچە پێشتر درا بۆ دەستم بەس ئەمە بۆ فێربوون مامۆستا فێریە کردم ئەو ڕۆژەش یەکێکە لەو ڕۆژانی کە هەرگیزا و هەرگیز بیرم ناچێتەوە شیلانم ئەم ڕیتمەی کە ئێستا وەرەو تۆ سەرەتاییتە فێرە بیت بەزەم ڕیتمە زانی چییە؟ ئەمە ڕیتمی هینی پێڵێن گەڕیان ئەمە ڕیتمێکی زۆر خۆشە دوای ئەوەی تر من کە سەرەتاییم تەواو کرد دیارە هەموو قۆناغەکانی خوێندیشم زۆر بەسەرکەوتووی بڕیوە قوتابخانەکەی ئێمە یەکەمی قوتابخانەکانی هەولێر بوو من یەکەمی قوتابخانەکەی خۆمان بووم بەردەوام بووم لە دوایەوە ناوەندیم لە سلێمانی و بەغا تەواو کرد خوێندنەکە چونکە عەرەبی بوو کاسێتەکان بە عەرەبی هەبوو لە بەغاوە ئەمێنا تۆمارکرا بوو شوێنێک هەبوو
با بڵین پێوترا خانی ڕۆشنبیری نابینایان لەوێ هەموو وانەکان بۆ ئێمە تۆمارە کراو ئەم توانی بچم کاسێت وەرگرم 4 و 5 و 6 ئامادەیم بەو شێوەیە تاواکرد لە سلێمانی و لەخوا بەزای بە پلەیەکی باش و هەر خۆم لە ناوەندی و دام نابووتم بەچمە کۆلێژی یاسا حەزم لە کۆلێژی یاسا بوو زۆر هەر ئەوە بوو لە کۆلێژی یاسا وەرگیرام لە زانکۆی سەلاحەدین لە ساڵی 92 و لە ساڵی 95 کۆلێژی یاسام تەواو کرد ئیتر هاتمەوە سلێمانی لە زانکۆی سەلاحەدینی لەگەڵ تیپمەسقەی زانکۆی سەلاحەدین هەر وەکو کەمانچەشن کارم کردووە جا هەندێک کەس دەڵێ یاسا وشکە لەگەڵ مۆسیقای یەک ناگرێتەوە بەس من بابڕین وا هەز ناکەم چکە یاسا بریتێ لە مافیش بە کەسێک ئینە کە هەستی ناسک بێت من توانیمە لە نێوان مۆسیقا و لە نێوان یاسا ئەم دوو شتە یەکخەم ئەگەرچی کەمێک لە مۆسیقا بڵین دوور کەوتمەوە ئەگەر من هەر ئێستا لە ماڵەوە بڵین خۆم مۆسیقا لێم لەگەڵ تیپێکا ئیش ناکەم باڵینەر بۆ خۆم بۆی مۆسیقاکەم هەر بیر بمێنێ بەڕاستی من هەست و گیانم بە مۆسیقاکەوە ماوە دیارە من کە مۆسیقام لێ لە ماڵە و تارای خوشکیشم کە ئێستا لە سویدە تاراجان ئەویش هەستم کرد وەکو چۆمڕی هەستیشی تایە هەستی هوەری تایە حەز بە ئیشی هوەری ئەکات دەنگیشی یعنی شتیە وتەوانێ ئاوا لەگەڵ ماتەمەنی مناڵیش بوو لە 12 ساڵ وەبانە شتیە وتەوانێ زۆر باڵین خۆش بوو بەلامەوە ئەمەجگەرەوەی ئەویش لە ماوەیەک لە پەیمانگەی ڕووناچی هەولێر خوێندکار بوو باڵین مامەسار هەڵی ئێسان بۆ سرود و ئەمانە دەنگی خۆش بوو ئەمە و منیژی تر وردە کە مۆسیقا مەزانی حەزی کرد فێری شتێکم شتی لێ پرسیم پێوتم فێری مەقاماتیشم کرد یعنی کچ کەمتر حەزی لە مەقامات بووە ئەو کاتە ئەوە تەمەنی مناڵیش یعنی مناڵ حەزی لە مەقام نەبەوە حەزی لێ بوو پێمەوەی مەقامات ئەوەی مەقامات بزانێ ئیترەوە بابڕین سەرەتای گۆرانیە ئەگەر مەقام نەزانی یعنی گۆرانی نازانی یعنی ناتوانانی گۆرانی بڕی ناتوانانی بی بە گۆرانی بێش ئەوەی کە مەقام نازانێ و گۆرانیڵێ و گۆرانی نییەوە بۆ چوونی منە من دیارە یەکەم جار کە دامەزرام باڵین لە فەرمانگەی تەندروستی سلێمانی دامەزرام هەر لەوێشەوە باڵین و خوێندنی یاسام تەواو کرد مۆڵەتی خوێندنم وەرگرت دوایەوەی کە یاسام تەواو کرد لە فەرمانگەی تەندروستی سلێمانی هەموو داواکان لە دادگاکان منم بینی توانیم کۆمەڵی فەرمانبەری یاسایی باڵین کە لەوێ کاریان نەکرد لەگەڵما لەخوا بەزێ بێت دەستیان بگرم هاوکاریان کەم ئێستا ئەوان لێ لەبری من دوایی ڕاژەکەم گواستەوە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئێستا لەوێ کارەکەم لێش کۆمەڵێ فەرمانبەری چاک و ڕێک و پێک کۆمەڵێ فەرمانبەری یاسایی لەوێ لەگەڵ مائیشەکەم من لێپرسایی بەشم سەرەتا من بەڕاستی هاوڕێتیم بۆ لەگەڵ کاگرەبارە ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 15 ساڵ بەڕاستی ئەو کاتە من لە پەیمانگای ڕووناچی بۆ نابینانی لە سلێمانی مامۆستا بووم ینی هاوڕێتیم لەگەڵدا دروست کرد ئەوەندەی من کاگرەبار بناسم کەسێکی زۆر لەسەر خۆیە زۆر جدی لە کارەکانیە ینی حەزەکە ئەگەر ئەمڕۆ ئیشێکی ئەم فەرمانگەی دروست بێ هەر ئەمڕۆ تەواوی کات نیخاتە بەیانی بەڕاستی کەسێکە معنی ڕێکپۆشە کاگرەبارم نەبینیەوە بە جلوبەرگێشی ڕێکپۆشی نەوێ زۆر حەزی لە بۆین باخ و قات و ئەم بابەتانێ هەچەند بۆی باخەکان هەمووی من بۆیە بەستم کاگرێبار بەڕاستی کەسێکە زۆر شارەزاشە بە تایبەتی لە بابەتی یاسای وەزارەتی خۆمان یا یاساکانی تر زۆر شارەزای ئێمە پرسوڕای پێەکەین خۆشبەختانە لە مەسەلەی کۆمپیوتەر و ئینتەرنێتەوە ماشان زۆر شارەزایە تەنانەت هەنێجار هەنێ ڕێنمایی و قەرار و یاسا ئەمانە ئێمە لێ داواکەین بەیانی خۆی بە فلاش و بە کاملی بۆی هێناوین ئێستا بەڕاستی عیلمی یعنی مامەڵەکردن لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی نابیناشە دروست بووە ئەبێ بە شێوازی قۆڵی بگری کە تۆ
ئەو کاتە ئەو قۆڵی ئەو وەکو ینی سوکانێک بەکاربێنی تێبگالێت هەموو دەقێت تۆ پێی نەڵی سەرکەوە دابەزە لە قادمەکە ئەچی مۆلای ڕاست ئەچی مۆلای چەپ لەوانەیە ئەوی پێ ناخۆش بێ هەموو جارێ ئەمێ بیتۆ بەجووە دەستێ بەکارێنی کە ئاوا لاو کردی بۆ لای ڕاست تێبگالێت کە ئێمە ئەچی مۆلای ڕاست ئیتی پێویست ناکا پێی بڵی دەستت ئاوالێکی بۆ لای چەپ کە قۆڵی لە قۆڵیایەتی کە ئەچی مۆلای چەپ ئاوا نزم کردەوە دەستە یعنی ئەو پلێگاتە بەردەمان و داوەسین بەرزێ کردەوە یعنی پلەکە سەر ئەکەوین ئەمانە بەڕاستی کۆمەڵێک زانستی تازم بۆ کەسانی کە هاوکاری کەسی نابینن چکە خۆت زانی خۆ ناکرێ هەموو دەقێتۆ لە بازاری لە شوێنێکە ئەویش ئینسانە هەستی هەیە نستی هەیە لەوانەیە حەز نەکە ئەم هەموو شتەی پێ بڵیتەوە زۆر جاملەکە کاگرێبارە ئەچین بۆ فەرمانگەیە بۆ شوێنێک یا بۆ پیاسەیەک یعنی زۆرجا ئەو پێش من ئەڵێوە سیارەیەک هات یعنی ئەزانێت کە ئەمە سەرجادەیە و سیارەیەک بەڕێوەیە لەبەرەوە نابینە گوێی زۆر بەکارێنێت یەکێک لە سیفاتی نابینە ئەوەیە کە یعنی لە کەسانی ئاسایی زیاتر گوێیان بەکارێنێت لە هاوسەرگیریمە تارای خوشکم ئەیناسی و با بڵین دراوسەی ماڵی براژنێکیشم بۆ بوون ئەو هەردووچیان هاوکارم بوون لەوەی کە با بڵین پێم بناسێن و چووینە پێشەوە و بەڕاستی ئەویش لەسەرتاوە من وا تێگەیشتم زۆر بە قورس ئەیبینێت بەڵام زۆر ئاسایی بینی وەک ئێستای خۆی چۆن ڕۆشنبیرە چۆن هاوکارمە چۆن تێگەیشتووە هەر ئەو کەسەیە کە لە سەرەتا بوو و زۆر بە ڕێزەوانێ و تا ئێستش لەخوا بەزایبێژیانمان بەردەوامە حەزم نەکرد تەنها بە خوێندنی سەرەتایی بە کەلۆریۆس بڵین واز بێنم حەزم لەوە کردمە خوێندنی باڵە ئەوە بوو دواتر سوپاس بۆ خوا ئەگەرچی زۆر ڕۆژ زۆری پێچوو بەڵام لە 2010 بۆم ڕەخسا دوای ئەوەی هاوسەرگیریم کرد بۆم ڕەخسا پشمە دەرەوەی وڵات بخوێنم لە لوبنان ماستێرم خوێن کە ئەمجا هاوسەرەکەم سەرەی هات بۆ هاوکاری کردم بەڕاستی ئەویش ئەو پەڕی هاوکاری کردم لە نووسینی نامەی ماستێرەکەمە دیارە خۆم نووسین بە دەست و پەنجەی خۆم بە کۆمپیوتەر نامەکەم نووسی نەچوومە لای هیچ چاپەمەنیەکی چاپنووسێک کە نامەکەم بۆ چاپ بکات خۆم بە دەستی خۆم نووسیم بە کۆمپیوتەریش نووسیم لە بواری یاسای گشتیا بوو نامی ماستێرەکەم 143 لاپەڕەیە هاوسەرەکەم لە تۆمارکردنی سەرچاوەکانە هاوکارم بوو دوو لە جوانکاری نووسینەکانمە لای من تقریبا 5 دقەیەکی بۆ 6 5 خولەکی بۆ 6 دیارە خۆی باڵین ئێمەی نابینا با بڵین دنیا بە شێوەیەک ئەبینین ڕەنگە بزڵە بەدۆکو شێوەکەی ئێوە نەبێ بەڵام شێوەیەک دروست دەکەین لە مێشکی خۆمانە کە ڕەنگە دەربڕینی ئاسان نەبێ من بۆ تۆی دەرببڕم لە خۆمەوە وێنای ڕەنگی سپیم کردووە با بڵین چۆنە لە خۆمەوە وێنای ڕەنگی ڕەشم کردو وێنای ڕەنگی سوور و وێنای هەنی ڕەنگم کردو بۆ نمونە سپی بە شتێکی ڕووناک تێگەم من ڕەش بە شتێکی تاریک تێگەم من بەم شێوەیە بەم شێوەیە جا ئێستا دەبەرەوەی تۆزێ بڵین تەمەنەکەمان تۆزێت تێپەڕیوە ئەژینا جاران بە دەنگە کەسانم ئەناسیەوە پێمەوە چۆنە و چییە و چێە و ئەوانە هەمووی باسمانە کرد ئەمانوت تا ڕادێکی زۆر ڕاست دەرئەچوو تا ڕادێکی زۆر تەنانەت بۆ کاژمێر بۆ نمونە کاژمێرم لە دەستانە بووە وتومە کاژمێر ئەوەنەیە ئەوەنە دەرچوو هەنیە جار خولەکێک دوو خولە کەمتر زیاتر با بڵین بەو شێوەیە دەرچووە بڵین ڕاست دەرچووە جاری وایە لە خەو ماشتم بینی و هەستم کردشتم یەکە باسم کردووە وانە بووە بۆ چونکە کەواتە ئەو با بڵین بیرۆکەی ئەو بیردۆزەی فرۆی تەواوە زۆر تەواوە هەموو خەوێک دەرەنجامی کەڵەکەبوونی شتەکانی ڕۆژانە و هیچ ژیانمانە لە مێشکمانە وردە کە مێشکمان خاوە بێتەوە و پشوئین یێتەوە دەرەوە دەری ئەینەوە دەرهاویشتەی ئەوەیە بۆ ئێمە خەوابین وەک خۆمان خەوە بینین وەک ئێوە نایبینین وەک تۆ نایبینن
زۆرم حەز لە خوێندنەوەیە زۆر حەزم لە خوێندنەوەی کۆنەکان نالی و مەحوی و سالم و مەولەوی و گۆران و قانع و فایق بێکەسی نەمر و مامەسا پیرەمێرد و شێرکۆ بێکەس و لەتیف هەڵمەت و زۆر شتیتر لە ڕۆمان و لە چیرۆک و لەم شتانە زۆر حەزەکەم پەرتووکی دەنگی لە زۆر شوێن تۆمارەکرێت با بڵێن ڕۆمان و ئەم شتانە تۆمارەکرێن گویان لێگرم زۆر و زۆر سەرسامم پێیان زۆر بڵین ئەخوێنمەوانێ ئێستا کە گوێ لە شعرەکانی گۆران ئەگرم هەستەکەم ئەوەی لە شعرەکە ئەوەی منەی بینم ئەی قرس زەرد ئەی بەژن و باڵا کەڵەگەت بۆ کەس ڕاوەستاوی بەرامبەری من بۆ دەستێ ناوەتە ژێر چەنەی خەفەت یعنی ئەڵی ئەو کچە بەرامبەرم وەستاوە و قژی زەردە و لە خۆمەوە هینێکە بۆ قژی زەرداناوە و دەستی تۆ زێر چەناگەی و تەسەووری گۆرانەکەم ینی خۆمە خەمەجێی گۆران لەویە هەستەکەم ئەڵێکی کۆمەڵە شاخێ سەخت و گەردن کەش ئاسمانی شینی گرتوتە ینی هەستەکەم خۆم بەناوە کۆمەڵە شاخا ئەڕم ئاسمانی شین و ئەستێرەکانی پێدەکەنن بۆ بەریبانی هەستەکەم لەبەری بەیانیام ئاسمانە بینم کە چۆن ئەستێرەکانی پێەکەن هەستەکەم ئەیبینن کە گەشتی قەرەداغ باسەکات هەستەکەم خۆم بە قەراخە ئەڕۆم ئەیبینم هەموو قەراخە بینم کە چۆن گەشتەکەی پیاکە و بەچوە ئەڕۆمانە ئەڵی خۆمم واتە تۆ ئەتوانی بە سەلیقەی خۆت من وا لێ بکەی شتەکانی بینم دەناژی زۆری خوێن ژنا مقدەم ڕەشید لە بامە گرتیە ئەم دخوازم بنەسرین عزیز من ئەگەرچی سینەماکار نیم شارەزاییم لە سینەما ئەتوانم بڵێم ئارزومەندێکی هوەرم بەڵام بەڕاستی چێژی لێ ئەبینم و ئەچمە ناو وێنەکانەوانێ بۆ نمونە کە بە دیار فلیمێکەوە دانیشت بووم با بڵین کوێستانی قەندیل هی هونەرمەندی خوا لێ خۆش بوو تای کەریمی بەڕاستی هەستمە کرد لەگەڵ ئەو پێشمەرگانە لەگەڵ ئەو خەڵکانە لەناو ئەو شاخ و چیا و بەندەن و لەناو ئەو تەنگەبەری و لەناو ئەو ئەندێشە و ئەو ئازار و مەینەتیانە ینی خۆم مەبینیەوە لەویا بۆیە بەڕاستی مەرجنیە تەنها ئەو چیرۆکە وێنەبی جێڕێتەوە بەڵکو و دیالۆگەکانی ناویشی ئەی جێڕنەوانێ تەنها یەک داخم هەیە ئەو داخم زۆر گرانە و لە موشە نەباسم کردو خۆزگە لێرە زۆر زەقە کرایەوانێ ئەو داخەشم ئەوەیە کەیمە کۆمپیوتەر من کابراایەکەم بە کوردی وابزانام لە سەرەتاوە تا ئێستا کە قسەم کردو لەگەڵەوە خۆشتانوەکو باستان کرد زمانێکی کوردی پارا و قساکەم بەس بەداخەوە نەتوانم بخوێنمەوە بە کوردی بۆ لەبەر ئەوەی دەنگ ئامێر نییە هی کوردی لە کۆمپیوتەرە چی عەرەبی ئەڵێ هەموو ڕۆژێتوانم سەیری ڕۆژنامە و هەواڵە عەرەبیەکانی بۆ بکەم ئینگلیزیەکانی بۆ بکەم زمانی کوردی لێرە بێخاوەنە بەداخەوە خۆزگە بەو داخەوە سرم نائەنایەوە لانی کەم سەرەتای زمانی کوردی لە کۆمپیوتەرە دەستی پێکرد ئەمتوانی 1400 شەم بە زمانی کوردی بە کۆمپیوتەر بخوێندایەتەوە بە دەنگ ئامێری کوردی تر ئەو ساکە سەریشم بنایەتەوانێ ئەو داخەم لە دڵان نامە هەموو بەرەو پێشترەچێت خەون و ئاواتی من دیارە بە گشتی ئەوەیە ئەم وڵاتەم سەرفراز بێ کوردستانێکی یەکگرت و کۆماری کوردستان و هەمومان تایە بە خۆشی بژین هەمومان ئەگەر یەکسانی و دادپەروەریی تاویژ نێتە دی باشتێکی لێبێتە دی